دەستنووسێکی قورئانی پیرۆز کە مێژووەکەی بۆ نزیکەی 150 ساڵ لەمەوبەر و بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی دەگەڕێتەوە. لەلایەن بنەماڵەیەکی ئاینیەوە ئەبوبەکر نورەدین حەبیب لە هەڵەبجە پارێزراوە و قورئانەکە لە 610 لاپەڕە پێک دێت و لاپەڕەکانی چەند چوارچێوەیەکی نەخشداری هەیە و لە ناو چوارچێوەکاندا ئاەتەکانی قورئانی پیرۆز نووسراوەتەوە. نووسەر ڕەحمەتی خوای لێبێ ئاماژەیەک دەکات بە مێژووی لێبوونەوەی نووسینی ئەم قورئانەکە ئاماژە بەوە دەکات کە لە هەفتەی ڕەمەزانی 1304 کۆچی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەم مصحفە لێبووەتەوە لە نووسینی. باوکی ڕەحمەتیم کە یەکێک بووە لە مەلاکانی کوردستان خی گەورە لێی خۆش بێت لەگەڵ مردووی موسڵماناندا، لە یەکێک لە دێکانی بناری هەوراماندا لە شەستەکانی سەدەی ڕابردوو مەلا بووە. لەوێ لە ڕێگەی یەکێک لە بنەماڵ شێخەکانەوە کە ئەم مصحفە دیارە یەکێک لەو شێخانە بووە، یەکێک لە بنەماڵ شێخەکانەوە یەکێک لە وەرەفەی ئەو شێخانەکە مصحفەی بەدەست گەشتووە، بە دیاری پێشکەشی باوکمی کردووە. قالوا ادع لنا ربك يبين لنا ما قورئانەکە شێوەی لاکێشەییە و ڕەنگی لاپەڕەکان زەردن. زانستەکانی قورئانی تیادا ڕەچاو کراوە بە جۆرێک ئاماژە بە ژمارەی ئاەتەکان کراوە. هەروەها سوورەتەکانی مەکی و مەدەنی لە یەکتر جیا کراونەتەوە. هەروەها لە کۆتایی قورئانەکەدا بە پێی ئەوەی دەستنووسەکە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان هەندێک دوعا و نزا کراوە. پڕی وەرەقە بەعام نووسینی وەرەقەکان بەتایبەتی لە حوجرەکانی کوردستاندا بە زەعفەران زەرد کراون کە وا بۆیتر نازانم لە ڕووی زانستیەکەیەوە چۆنەوە، بەڵام وا بە ئەوە کە زیان بە چاو ناگەێنێت، کەمتر زیانی هەیە بۆ چاو وەکو سپیەکە نێتیشتانەوە ئەوانەی زۆر بێت. تەسەورەکەم جۆرێ و قەڵەمانە بەکارات بێ هەر ئەو سەردەمی کە لەو خەڵکی پسپۆر زیاتر ئەو ئینەی بۆ بکات، بەڵام معلومە حیبرە بە حیبری ئەو کاتی کە سەرچاوی حیبریش دیارە بنمیچی دارەکان و کۆکردنەوەی ئەو ڕەشایی شتی کە دووکەڵی کە کۆبۆتەوە لە بنمیچی دارەکان ئەو کۆیان کردوێتەوە و دیارە بە قامیش و ئەوەی کە لەو سەردەمەدا بەکاراتەوە بۆ نووسین. قورئانەکە لەلایەن زانای ئاینی ئەحمەد داریانی لە ساڵی 1883 زاینی نووسراوەتەوە. ئەم زانایە خەڵکی گوندێکی دەوروبەری شاری سنەی ئێرانە. قورئانەکە لە ساڵی 1966 دراوە بە زانای ئاینی سەید نورەدینی سەرگەت کە ئەو دەم لە یەکێک لە گوندەکانی هەورامانی دەوروبەری هەڵەبجە مەلایەتی کردووە.